خۆم وە سامڕات بە ناساوی و عنوانەکەم گەرات سلێمانی بەرامبەری سیدارەکە نێزگەی 15 ساڵە من ئەم کاراکەم فیتپەمپی ئیشەکەم فیتپەمپ و مەسوی وانە ئەم ساڵ کە ڕووداوی ئەم ساڵ نێزگەی 15 سارە سوپا کابرا ناو سارەکە سوپا پێیان نەگەیشتن ئەو کارێکی ئەوەیە یەکەم شت جەومان زۆر گەرمە دووەم شت ئەو فیتپەمەی بەکارێن هەمووی سینیە سێیەم شت دایما پێشەوەی بنزین ببێتە سەفەر گڵۆب هەڵبێ پڕۆ بنزین تێکە چوارەم شت نەیکە دوو بنزین تێکەڵی مەکە کە دوو بنزین تێکەڵ کرد ئەبێتە غاز کە غاز بوو یەکسەر لە بن کوشتەکە گڕەسەنێت ئەو کارەکەم ئەوەیە میکەنە دوو نوع بنزین تێمەکەن سێم شت دایما تۆ ئەبێ ساڵی جارێک 6 مانگ جارێک فەحسی بکەیت نەیڵێ ئەو کاتە قاعدەکە بستێ دووەم قاعدەی بیلادی لەگەڵ سینی زۆر فەرقیە ئەم باغەیە تاوێتەوە سینیەکان خەڵک نازانێت کابراتی ئەڵە کاکە شتێ ئەستیم بۆ دانە کابراتی ئەڵێک سینیەکی بۆ دانە کە داینا خلالی 6 مانگ 5 مانگ ئەو سارێ ئەستێت بە بۆنەی ئەو کارگە ئەوەیە دوای کابرا ئەچێتە بنزینی تێکە هەتا قورگی تێکە نایڵ ئەو غازە دەرچێت مێڵە هەتا قورگی تێکەی هەیە من سێرەم کابرا سارەکە جولێنێ ئەجێ وڵا کاکە بۆی جولێنی وڵا دەلێتر زیاتر بگرێ ئەو غازە لە چێوە دەرەچێت تۆسە یەکی دەمی قەپاتکەی تەواو ئەمرێت تەواو ئەتەقێتەوە کە هۆزەکەی دانا هۆزەکە فەستێکی تەواو خۆی 10 لتر کەمتر 5 لتر احتیاطە کەمتر بۆ غازەکە دەرەچێت بەڵام ئەو نییە کابرا 10 لتر کەمنەوە تێی مەکە 10 لتر کەمتری تێمەکە بەڵام کە هۆزەکە فەستێکی تەواو ترقی کرد واز لێ بێنە بنزین لەبەرەوەی تەسفیە نیکەن جاران لە بێجی ئێمە لای خۆمە بڵین تەسفیانەکە تەسفیە لە 100 تا 100 بوو تەسفیەکەی ئێستا کابرا فریا ناکەوێت جاران چەند سارە بوو جاران 1000 سارە 2000 سارە بوو ئێستا ڕۆژانە 1000 سارە چێتە ناو شار جاران سارە نەبوو کە ئەو نەسارە دو سێ مەسویمانە دوان سێیان مەسویمانە خواخوایەتی ئەبوو مەسوی مدیر مەسوی بەس ئینتاجکە بەس پارە دەرکە ئەتر هەر چۆن بێ لە تەسفیە لە 100 تا 50 بکە لە 100 تا 20 مشکیلەی نەبێت دەریکە با دەرچێ مهم ڕۆژانە 10 تەنکەرم بۆ دەکەم ئەتر ئەوە کێشەی خەڵک ئەستێ ناستێ ئەوە مشکلەی خۆیەتی لە کەرکووک لە هەموو شوێنێک خەڵ سلێمانی هەولێر ئۆکتان نەما ئەوەیە ئۆکتانی زیادە ئۆکتانی کەمە بنزین وای لە هاتووە ناز نەفتەیە بنزینە نازانین چییە غازە هەمووی ئەم تەنکەرە بنزین بارەکە دوایەتێ غاز بارەکە نەوت بارەکە ئەتر وای لە تۆ ئۆکتان نەماوە کابرا تێ مادەیەکی تێکە ئەو دەرمانێکی تێکە ئەڵێ وەڵام ئۆکتان زیادەکە نەخێر ئەمانە هەمووی زیانەیە بۆ سارە ئەستۆێنێت ئەجینە بۆ ئەو فیتپەمپی دائما ئەبێ بیلادی بۆ بەدانەی مستعمل سەر ساک وەک ئەم فیتپەمپانە ئەوە لێرەیە بەڵام فیتپەمپی تازە بە هیچ شوەیەک باش نییە بە هیچ شوێ نە قاعیدە نە فیتپەمپ هەتا قاعدەی بە کاملی بەکەڵ نایە تازە بە هیچ شوێک هەتی شەریکی بێ هەمووی بەس وای لاتەوە بەس پارە پیاکەن تاو قیمەتی بە کابرا بستێ ئەمە ئەستیەکانە ئەم ئەستیانە بەکاربێنی ئەوە ئیسفادەی لەگە بەڵام سینی بە هیچ شوێ ئیسفادەی لێ ناکەی سێری کابرا خوا نەجاتیداوە لە بن کوشتنەوە هەمووی سوتاوە بە سارگە نەستاوە سارە تازەکانە ئێستا باسی سارە تازەکان بە سارە کۆن ناکەین کۆن ناستێ هەموو تازەکان نستێ کابرا لە ناو سارەکە سوتا هەفریا نەکەوتن دەریکەن ساری تازەشی پێ بوو فیتپەمپی ئەوروپی بەکاربێنە فیتپەمپی تازە بە هیچ شوێ باش نییە چەند بابەت تێکەیە باشە ئەوش کابرا بێ 6 مانگدار 5 مانگی تاکید کاتەنەوە کە قاعدە بچێنە قاعدە و فیشەکە بستێنێ لەبەر کاتە فیشە و قاعدە سوتا بۆ کارەکەیەوە گڕەسەنێت خۆی مشکلەی کە بنزین چییە بنزین هەتاکو ئاگەرەکەشی تێبێت هیچ مشکلەی نییە
بەڵام کە لەسەرەوە کوم بوو کە سوتا غاستوە ناو تانکیوتر گڕەسەنێ بەڵێ ئۆکسجینەکەی تێچوویەکتا تاوەستت هۆکارەکەی یەکەم جار بنزینە دوم جار فیت پەمپە نووسراوە لە قەپاقەی خالی منە ڕساس ئەگەر هەم سارێ بکەیتەوە قەپاق بنزینەکەی نووسراوە کالوەقوت خالی منە ڕساس ڕساستی ئەو بەردە ئەینە وردە ئاسنەکە ئێمە بنزینمان گشتی وردە ئاسنە ڕێنمانیمان ئەوەیە کەوا هەموو سایقە 6 مانگ جارێ ساڵی جارێ با فەحسکە تاکیدکە نەوکە فیشە بوستێ فیشە گەرمکە سێم شت ئەبێ دایمە فیت پەمپ بەکار بێنێت مستعمل ئەوروپی بەڵێن ئەوروپیش دوسێ بابەتیە یان شتە تازەکان بێت ئەوروپی زۆر تازای سارکە ڕێنەکەەوە بەستی 2-3 ساڵ نایکەیتەوە ئێمە 2 ساڵ زمانێ دەینێ ئەو فیت پەمپانە